کاتژمێر 12 نیوەڕۆیە و کاتی ڕۆژوشکاندنی پەیڕەوکارانی ئاینی مەسیحیە. مەسیحەکان لە 12 شەو تاوەکو 12 نیوەڕۆ بە ڕۆژوو دەبن. ئەوان تەنها خواردنی ڕووەکی دەخۆن و نابێت گۆشتی ئاژەڵ و پەلەوەر و بەرووبوومەکانیشیان لەسەر سفرە و خوانیان بێت. بسم الآب والابن والروح القدس الإله الواحد آمين. أشكرك يا رب على نعمتك هذه. عەبدولەحەد یوحەنا پیاوێکی مەسیحی دانیشتووی شاری سلەیمانیە. سەبارەت بە ڕۆژوگرتن لە ئاینەکەیاندا پێکەوە گفتوگۆیەکی کورتمان کرد. ڕۆژی ئێمە لە 12 شەو دەست پێکرد تا 12 دوم ڕۆژی نیوەڕۆ و ئینتاجی حیوانی بە هیچ جۆرێک نابێ تا هێلکەش تەنها سەوزە و نان و ئاو. تەمەنی دیاریکراو نییە و ئێمە ناڕۆ بە ڕۆژووە بە ئیمانی هەیە حتا 80 ساڵ من 81 ساڵم بە ڕۆژوو. ئێرە یەکێکە لە مزگەوتەکانی سلەیمانی. ئەم کەسانش ڕۆژوانان و پەیڕەوکار و شوێنکەوتەی ئاینی ئیسلامن. نزیکەی 13 کاتژمێرە بە ڕۆژوون. گوتارخوێن و پێشنوێژی مزگەوتەکە بەم جۆرە باسی فەلسەفەی ڕۆژوگرتنی بۆ کردم لە ئاینی ئیسلامدا. ڕۆژوو لەسەر کەسێک واجبە کەوا عاقڵ بێ و موسڵمان بێ. یەکەم دوومیان مکەلەف بێ. مکەلەف بە کەسێ دەوترێ عاقڵ بێ، باڵغ بێ و هەروەها عوزری شەرعی نەبێ، وەکو ئەوەی کەوا ئافرەت زەیسانی و لە حەیزانە بێ و هەروەها مەسەلەن کەسێک لە سەفەرێکی درێژانە بێ، مەسافەی قەسر بێ، کەسێک نەخۆش نەبێ، نەخۆشیەک کەوا نەتوانێت ڕۆژوو بگرێ. ئەگەر عوزرێکی ئاوای نەبێت واجبە لەسەری ڕۆژوو بگرێت لەو کاتی کەوا باڵغ دەبێت. پەیڕەوکارانی ئاینی ئیسلام لە ساڵێکدا تەنها یەک ڕۆژویان هەیە و پێی دەگوترێت ڕۆژووی مانگی ڕەمەزان. لەسەر موسڵمانان فەرزە کە بە ڕۆژوو بن، بەڵام مەسیحەکان لە ساڵێکدا 3 جۆر ڕۆژوگرتنیان هەیە. ڕۆژووی گەورە 43 ڕۆژە و ڕۆژووی باحوسە 3 ڕۆژە و هەفتانەش ڕۆژانی هەینی و چوارشەمان دەتوانن بە ویستی خۆیان بە ڕۆژوو بن. ئێمە لە مەسیحیەت فەرزمان نییە، بەڵام خوا کە پێمان ئەڵێ لە ئەنجیل نوێژکەن، بە ڕۆژوو بن، سەدقە بکەن بە خەڵک، ئەوە وەکو قسەی باوک بۆ ڕۆڵەکەی. ڕۆژوگرتن لە ئەنجیل هاتووە کە مەسیح فەرمووی مرۆڤ تەنها بە نان ناژی. واتە ئێمە کە ژیانمان نەک بەس بە نان نییە، بەڵام ئێمە ژیانمان بە وشەی خوددایە. ئەو وشەی خوددایە زیندومان ئەکاتەوە. هەموو 22 ساڵ جارێک وا ڕێدەکەوێت ڕۆژووی مسڵمانان و مەسیحەکان بکەوێتە یەک مانگەوە. ئەمساڵ ڕۆژووی هەردوو ئاینەکە لە 18 شوباتەوە دەستی پێکردووە. مسڵمانان 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبن، بەڵام مەسیحەکان 43 ڕۆژ بە ڕۆژوو دەبن. فەلسەفەی بە ڕۆژووبوون و خۆبرسیکردن لە زۆرینەی ئاینەکاندا هەیە، هەر دینە و بە شێواز و تایبەتمەندی خۆی، بەڵام دوجار هەمووان لەسەر ئەوە کۆکن مرۆڤ بە ڕۆژوو بێت، نامرێ و دەژی و تەندروست دەبێت. زانا و پیر و عارف و قەشەکانیش دەڵێن با خواردنەکانمان دەرمانی ژیانمان بێت و دەرمانیشمان خۆراکی تەندروست بێت. هەردێ عوسمان، ڤار میدیا، سلەیمانی.